هەر لەم ڕۆدا سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدانی ڕۆژاوە هەموو ئەو مناڵە بێتاوانانەی کە بەدەستی داگیرکاری دەوڵەتی فاشیست شەید کران. ئێمە ئەمڕۆکە وەک ڕێکخراوی نوێگەر هەموو خۆشم و خوێندکار هەستاوین بە دابەشکردنی ئەم پۆترۆفانە. ئامانجمانەی هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە، هۆشیارکردنەوەی ئەو گەنجانەیە. ئەمانەوێت لەمە پەیام ئێوە بگەێنین ئەم هەڵمەتە مەزنەی کە لە باشوور دەستی پێکردەوە بۆ بایکۆتکردنی شتومەکی تورکی، بۆ بایکۆتکردنی هەموو ئەو فیلمە تورکیانەی کە بووە بە ڤایرۆسێک لە نێو کۆمەڵگەی ئێمە. ئەمانەوێت چیتر کۆتایی بۆ ژەهرە بێنین کە دەوڵەتی تورک لە هەموو ڕێگەیەکەوە گرتوێتێ بەر بۆ لە ناوبردنی کۆمەڵگەکەمان. بۆیە هەر وەک هەر تاکێکی کۆمەڵگەی دیکە ئەرکی سەرشانی هەرێکێک لە ئێمەیە بایکۆتی تەواوی هەموو کەناڵە کوردیانە بکەین کە بەرپرسن لە دابەشکردنی پەخشی ئەو فیلمە تورکیەکان.